السلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. گەیشتینە ئاەتی 216 سوورەتی بەقەرە کە خۆی گەورە لەو ئاەتەدا فێری یاسایەک نیظامێکمان دەکات کە لە دنیادا چۆن مامەڵە لەگەڵ ڕووداوەکاندا بکەین. کاتێک ڕووداوە ناخۆشەکانمان دێنە پێش چۆن لەگەڵ مامەڵە لەگەڵ ڕووداوە ناخۆشەکاندا بکەین و کاتێکیش خۆی گەورە تووشی خۆشیەک و کارێکمان بۆ دێنێتە پێشێک کە لەگەڵ حەز و ئارەزوەکانمان دەگونجێت چۆن مامەڵەی لەگەڵ بکەین. خوا دەفەرمێ کوتیبە عەلەیکم القیتال. کوتیبە یعنی واجب کراوە، فەرز کراوە، نووسراوە عەلەیکم لەسەرتان القیتال و شەڕکردن لە پێناوی خوادا. ئەی ئیماندارینە، کوتیبە عەلەیکم فەرز کراوە لەسەرتان، واجب کراوە لەسەرتان القیتال شەڕکردن و جەنگکردن لە پێناوی خوادا، بەڵام وەهوە شەڕکردن لە پێناوی خوادا کوڕهون لەکم، کوڕە جێگای پێناخۆشیە لەکن ئێوە، لەسەر دڵتان گرانە، لەسەر دڵتان قورسە، بەلاتانەوە زەحمەتە. بەڵام چونکە بۆچی پێتان ناخۆشە؟ چونکە شەڕ دەبێت بکوشی بکوژرەی، دەبێت تینوو بی، برسی بی، ناڕەحات بی، ڕابکەی، هەڵبی، بە دوای خەڵکیدا ڕاکەی، لێت دەن بریندار ببی، کوێرەوەری و ناڕەحاتی تێدایە. بۆیە لە ڕووی جەستەییەوە شەڕکردن بە زەحمەتە. بۆیە فیترەتی هەموو کەسێک، سروشتی هەموو کەسێک ڕقی لە شەڕکردنە بە فیترەت و بە سروشت، ئەگەر کەسێک تۆبزی لە خۆی نەکات و قەنەعەت بۆی خۆی نەکات. بەڵام خوا دەفەرمێ وعەسا ئەن تەکڕەهوو شەیئەن، ئومێد وایە زۆر جار شتێکتان بەلاوە ناخۆش بێ، وعەسا ئەن تەکڕەهوو شەیئەن، زۆر جار دەکرێت شتێک گران و قورس بێ لەسەرت، بەڵام وەهوە خەیڕون لەکم، ئەو شتەی کە لەسەر دڵت گرانە و قورسە لەوانە خێر و چاکە و بەرەکەت و پیرۆزی تێدا بێ بۆ ئێوە. ئەوە بە هەزاران جار حاڵەتی ئاوا دروست بووە و دروست دەبێ. خوای گەورە شتێکت بۆ دێنێتە پێشێ، ڕواڵەتەکەی زەحمەتە، ڕواڵەتەکەی ناخۆشیە، ڕواڵەتەکەی تاقیکردنەوەیە، وایە لە ڕووی ڕواڵەت و لە ڕووی ئەوەکانی ڕووداوەکانەوە لەسرت قورس و گرانە، بەڵام کە سەیری حکمەتەکانی دەکەی یا دوایە کە چاوەڕێی حکمەتەکان و نەتیجەکانی دەکەی، زۆر جار خوای گەورە بۆت بە خێر دەژێڕێت و بۆ خۆشت خێرەکەت بە چاوی خۆت دەبینی. وعەسا و زۆر جاریش ئومێد یعنی نزیکە ئەن توحیبوا شەیئەن، ئێوە شتێکتان بەلاوە خۆش بێ، شتێکتان بەلاوە خۆش بێ، پێتان خۆش بێ، بەڵام وەهوە شەڕون لەکم، ئەو شتێک کە تۆ پێت خۆشە و خوا بۆی هێناویە پێشێ، لەوانەیە زەرەر و زیان و خراپەی تۆی تێدا بێجایە، بۆ دنیاە زیان و زەراری تێدا بێ، بەڵام ئەو ڕۆژەی خۆشیە، بەڵام چەند ڕۆژێکی دیکە ماوەیەکی دیکە لەوانەیە لێت ببێتە ناخۆشی، یا لەوانەیە بۆ دنیات باش بێ بەڵام بۆ قیامەتت باش نەبێ. والله يعلم وأنتم لا تعلمون. خوای گەورە دەزانێ مەسلحەت و بەرژەوەندی ئێوە لە چیدایە، وأنتم لا تعلمون، ئێوە بۆ خۆتان مەسلحەت و بەرژەوەندی خۆتان نازانن. جاگەر ئاەتەکە باسی جیهادی بێ، جیهاد و قیتال لە پێناوی خوادا چەندە زەحمەت و قورس و گران بێ، بەڵام نەتیجەی جیهادکردن مسلمانان ئەگەر جیهادیان هەبێ، ئەگەر عیزەتیان هەبێ، ئەگەر دەسەڵاتیان هەبێ، ئەگەر هێزیان هەبێ، هەمیشە شکۆ و سەربەرزی بۆ مسلمانان و بۆ دینەکەشیان دابین دەکەن. لە ژێر سایە و سێبەری شمشێر و جیهاددا هەمیشە مسلمانان و غەیری مسلمانانیش دەحەوێنەوە و دەحەسێنەوە. بۆ معلوماتتان، چونکە هیچ کاتێک ئیسلام مسلمانانی وا فێر نەکردووە شمشێر و چەک و سیلاح بەکاربێنن بۆی بە تۆبزی خەڵکی پێ مسلمان بکەن. بەعەکسەوە شمشێر و چەک و جیهاد کە ئیسلام دایناوە بۆ بەرگریکردنە ئەوە یەک، بۆ لابردنی ستەم و زوڵم و زۆرداریە لە ڕێی خواپەرستی، دەنا خەڵک دەبێتە مسلمان یان نابێتە مسلمان، هیچ کاتێک کەس نەکوژراوە ناشکوژرێ لەسەر ئەوەی کە کەسەکە مسلمانە یا مسلمان نییە. بۆیە جیهادکردن ئەگەر ڕواڵەتەکەی قورس و گران بێ، بەڵام بەرهەمەکانی بەرهەمی شیرینن چاکن، چونکە شەهادەتی تێدا بۆ ئەو کەسەی کە شەهید دەبێت گەورەترین پلە بەدەستدێنێ، دەچێتە ڕیزی پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ. جاری وایە غەنیمەت و دەستکەوتی تێدایە، جاری وایە سەرکەوتنی تێدایە، و پاراستنی کەرامەت و عیزەت و ماڵ و ناموسی مسلمانانیشی لە ژێر سایەدا مسۆگەر دەبێت. بۆیە جیهاد ئەگەر لەسەر دڵی ئینسانەکانیش قورس بێ، نەتیجەکەی هەر هەمووی خێر و بەرەکەتە. بەعەکسەوە شەڕ نەکردن و جیهاد نەکردن ڕواڵەتەکەی ئیسراحەتە،
بەڵام نەتیجەکەی زیلەتە سەرشۆڕیە و چەوساندنەوەی مسلمانانە و سەرکەوتنی کەسە زاڵم مستەمکارەکانە بۆیە خوا دەفەرمێت کوتیبە عەلەیکم القیتال وهو کورහ لەکم واجب کراوە لەسەرتان فەرز کراوە لەسەرتان نووسراوە لەسەرتان هەر چۆنێک تەفسیریکەین هەر ڕاستە القیتال و شەڕ کردن لە پێناوی خوادا بەڵام وهو کورh لەکم ئەو شەڕکردنە لەسەر دڵ و دەروونتان قورس و گران و ناڕەحەت وعسى أن تكرهوا شيئا بەڵام زۆر جار ئومێد دەکرێ ئەو شتەی کە قورس و گرانە لەسەرت وهو خير لكم خێر و بەرەکەت و چاکەی تێدا بێ بۆ ئێوە وعسى أن تحبوا شيئا وزۆر جاریش هەیە ئێوە شتێکتان بەلاوە خۆشە بەڵام وهو شەڕ لەکم لەو شتەی کە بەلاتەوە خۆشە و ئاسانە ڕەحمەت و چاکەیە بە حیسابی تۆ بەڵام زیان و زەرەری تێدایە بۆ ئێوە والله يعلم خوای گەورە دەزانێ مەسلحەتی تۆ لە چیدایە واضحە عليك السلام ورحمة وأنتم لا تعلمون بەڵام ئێوە مەسلحەت و بەرژەوەندی خۆتان نازانن واضحە سوورەتی کەهف طبعا یەکێک لە بەسەرهاتەکانی کە جمعانە دەیخوێنین وایە بریتە لە بەسەرهاتی ئەگەر دیقەتتان دابێتێ موسایە لەگەڵ خضر وایە کۆمەڵێک ڕووداوی تێدانا ڕواڵەتەکەیان هەمویان زەحمەتین وایە موسا سەلامی خوای لەسەر بێت لەگەڵ خزمەتکارەکەی کاتێک کە دەگاتە بەحرەکەی و دەریایەکەی ماسیەکە کە پێیانە بۆ خواردن دێتە دەرێ وایە دەچێتە ناو بەحرەکە بەڵام دواتر منداڵەکە خزمەتکارەکە لەبیری دەچێت بۆ موسای باسکە فترەیەکی زۆر زۆر دەڕوا ئەو جار وەبیری دێتەوە کە داوای ماسیەکەی دەکا بنمونە لەو حاڵەتەیدا موسا زۆر لەسەر دڵی قورسە چونکە سەفەرەکەی بۆ ئەوە بوو لەکوێ ماسیەکە هاتە دەرێ لەوێ ڕاوەستێ لەوێ ئیسراحەتکە بەڵام مدەتێکی زۆر ڕۆیی بەڵام کە گەڕایەوە تەمان ئەو کاتێک کە ماسیەکە ڕۆی بوو کەسی لێ نەبوو تەمان ئەگەر ئەو کاتی ئاگای لێبایە تووشی زەحمەت نەدەبوو بەڵام هیچ بەرهەمێکی دەست نەدەکەوت کە تێپەڕی هاتەوە لەوێ خضری بینی پیاوچاکەکەی بینی لە خضر کۆمەڵێک عیلم و زانست و زانیاری فێر بوو کە موسا پێغەمبەریش بوو کتێبیشی بۆ هاتبوو نەیدەزانێن وایە کە سواری کەشتەکەی بوون کەشتەکەی چ لێ کرد کون کرد تەوان سەرنشینەکان پێیان خۆش بوو یا پێیان ناخۆش بوو پێیان ناخۆش بوو ساحیبی کەشتەکەی بەلایەوە زۆر قورس بوو چونکە بەبێ پارە سەری خز بوون موسا دەچوو کەشتی نوێی بۆ کوندەکردن بۆی کوندکردن بەڵێ ڕواڵەتەکە فعلێکی خراپ بوو وایە خضر دەیزانی بۆیە کونی کرد بۆی بە زەرەرێکی کەم قازانجێکی زیاتر بۆ سەرنشینەکان گەیشتە منداڵێکی بەسەرهاتێکی دیکەیەک زلەی لێدا و منداڵەکەی کوشتن خراپەیە چاکە بەڕواڵەتی هەموو کە خەڵکی ئێستایەکە بە گەنجی بمرێ پێمان وایە زۆر جا دەڵێ جوانە مەرگە کاتی نەبوو وەختی نەبوو زۆری مابوو بەڵام لە حەقیقەتدا مەرجەوابێ ئینسان بە منداڵی بمرێ باشترەیان ببێتە گەنجێک و تاوانکار بێ بە گەنجی بمری بە ئیمانەوە باشترەیان بە پیرێکی عاقیبەت خراپ و کۆتا بێدینی و بە ئیمانی بچێ دەرەوە بێگومان تەمان بۆیە مەبەستم ئاەتەکە فێرمان دەکا و ئینسانی مسلمان دەبێت قەناعەتی وابێ ئەوەی خوا بۆ دێنێتە پێشێ دوای هەوڵی خۆت ئینسان دەبێت هۆکارەکان بگرێتە بەر وەسائلەکان بەکاربێنێ بەڵام لە دوای بەکارهێنانی وەسیلەکان خواچی بۆ هێنایە پێشێ ڕواڵەتەکەی باش بێ یان خراپ بێ دەبێ یەقینت هەبێت کە خێری تۆ لەو شتەیدایە جا خێرەکە هێندێک جار دنیایی و قیامەتیە و هێندێک جاریش لەوانەیە دنیایی نەبێت دنیای ئەمە نەیبینین بەڵام خوای گەورە هەر دنیا حساب ناکە قیامەتیشمان بۆ حساب دەکە ئەو جار دەفەرمێ یەسئەلونەکە عن الشهر الحرام قتال فيه پرسیارت لێ دەکەن ئەی محەممەد صلی الله عليه وسلم سەبارەت بە شەڕکردن لە مانگە حرام کراوەکاندا زۆر جاریکە باسمان کردووە دوسێ جاریکە 4 مانگ هەبوون وایە ذی القیعدە ذی الحیجە محەڕەم ئەوەی کە ئێستا ئێمە تێیداین لەگەڵ مانگی ڕەجەبی لە ناو عارەبەکاندا مانگی ئاگربەز بوون مانگی شەڕنەکردن بوون لەو 4 مانگانەدا ئەگەر دوو کەس گەیبانە یەکتری دژمنی خوێنی یەکتریش بانە لەو مانگانەدا هیچیان لە یەکتری نەدەکرد کە ئیسلام هات ئەو مانگانەی هەر بە حرامی هێشتنەوە لەبەرەوەی سیفەتەکە سیفەتێکی باش بوو حاڵێن دواتر بتپەرستەکان
طبعا کە دەیانزانی مسلمانان لەو مانگانەدا شەڕ ناکەن و ئەو مانگانە بە حرام دەزانن شەڕی تێدا بکەن زۆر جار لەو مانگانەدا ئێقیان بە مسلمانان دەگرت پێشیان بە مسلمانان دەگرت چونکە پێیان وابوو ئەگەر لە مانگە حرام کراوەکاندا کەسێکی ئیمانداریش بکوژن ئیماندارەکە نایکوژێتەوە کەسێکی مسلمانیش بکوژن مسلمانەکە نایکوژێتەوە بەڵام دواتر خوای گەورە تەمان ڕێگای داوە کە ئەگەر کەسێک باسمان کرد پێشتریش لە مانگی حرام کراودا شەڕی لەگەڵدا کردی بۆ تێ بەرگری لە خۆت بکەی ئەوە یەک و دووهەم فێرمان دەکە ئاەتەکە کە بەڵێ شەڕکردن لە مانگە قەدەغە کراوەکاندا کارێکی خراپە و حرامە بەڵام حرامتریش لەوی خراپتریش لە شەڕکردن لە مانگە حرام کراوەکاندا هەیە جا دەفەرمێت یەسئەلوونەکە عەنی الشەهری الحەرامی قیتال فیه پرسیارت لێ دەکەن ئەی محەممەد صلی الله عليه وسلم سەبارەت بە مانگە حرام کراوەکان شەڕکردن تیاندا واضحە قل پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم قیتال فیه شەڕکردن لەو چوار مانگە حرام کراوانەدا کەبیڕون تاوانێکی گەورەیە گوناهێکی گەورەیە یەکێکە لە کەبائیرەکان بەڵام لەویش گەورەتر هەیە وصد عن سبيل الله صد يعني بربزدانان ڕێگریکردن لەوەی کە خەڵک بێتە ناودینی خوا لەوەی کە نەهێڵی خەڵک ببێتە مسلمان لەوەی کە خەڵکی پاشگەزکەیەوە لە ئیسلامەتی ڕێی ئیسلامەتیان لێ بگری وصد عن سبيل الله ڕێگریکردن لەوەی کە نەهێڵی خەڵک بێتە ناو ئیسلامەوە ئەوە یەک وكفر به بێباوەڕبوون بەخوا بە ئیسلام باوەڕ نەبوون بەخوا و بە ئیسلام و بە پێغەمبەر صلی الله عليه وسلم پاشان والمەسجد الحرام باوەڕ نەبوون بە حرمەت و ڕێز و قەدری مزگەوتی حرام مزگەوتی کەعبە مزگەوتی مەکە و ئیخراج ئەهلیه و دەرکردنی خەڵکی مەکە لە مەکە منه و ئەخراج ئەهلیه منه دەرکردنی خەڵکی مەکە لە مەکە ئەکبەڕ عند الله تاوانەکەی گەورەترە لای خوا لە کەسێک کە شەڕ بکە لە مانگە قەدەغە کراوەکاندا هەردووکیان خراپن وایە شەڕکردن ئاەتەکە وازحە شەڕکردن لە مانگە حرام کراوەکاندا گوناهێکی گەورەیە وایە بەڵام گەورەتر لەوی گەورەتر لە شەڕکردن لە مانگە حرام کراوەکاندا بریتە لەوەی کە نەهێڵی خەڵک بێتە ناو ئیسلامەوە ببیە هۆکاری ئەوەی خەڵک بێتە ناو ئیسلام جا هەندێک جار ئینسان بە کردارەکانی دەبێتە هۆکار کەسی وایە بۆ خۆی ڕواڵەتەکەی شکڵەکەی لەقەبەکەی لەقەبی مسلمانانە بەڵام هەندێک ئەفعال و کردداری هێندە ناپەسند و نابەجێی هەنە جاری وایە بەهۆی ئەوەوە لەوانەیە خەڵک لە خودی دینەکەی و لە ئیسلامەکەش هەندێک زار دوورکەوێتەوە کە بەشێک لە گوناهەکەی یا گوناهی سەرەکی بۆ ئەو کەسەیە بەڕاستی اینجا ئەو کەسەی کە ڕاستە و خۆ ڕێگا لە خەڵکی بگرێ نهێڵێ خەڵک ببێتە مسلمان یا ببیە هۆکاری ئەوەی کە خەڵک نەبێتە مسلمان یەکێکە لە گوناهە گەورەکان و کوفر به بێ باوەڕبوون بەخوا و بە ئیسلام ئیمانت پێی نەبێ خوا پەناماندا والمەسجد الحرام و باوەڕ نەبوون بە حورمەت و ڕێزی مزگەوتی حرام کە مزگەوتی حرام یعنی ئەو مزگەوتەی کە ئیهانەکردن و سوکایەتیکردن بە خەڵکی تێیدا حرامە خوای گەورە حورمەتی لێناوە و ڕێزی لێناوە و ئیخراج ئەهلیه منه و دەرکردنی خەڵکی مەکە لە مەکە ئەکبەڕ عند الله تاوانەکەی گەورەترە لای خوای گەورە لە کەسێک کە لە مانگە حرام کراوەکاندا شەڕ دەکات والفتنة و پاشان دەفەرمێ فتنە یعنی ئاشوبنانەوە و پاشگەزکردنەوەی خەڵکی لە ئیسلام یا پاشگەزبوونەوە لە دین ئەکبەڕ من القتل کە تاوانەکەی گەورەترە لە کوشتنێ دوو کەست لە پێشن ئەگەر کەسێک بکوژی یەکێکیش هەڵگەڕێنیەوە لە دین هەردووکیان خراپن بەس کامیان خراپترە ئەو کەسەی کافری دەکەیەوە چونکە ئەو کەسەی دەیکوژی لەوانە بچێتە باشتێ وایە لەوانەیە بە مەزڵومی بکوژرێ بۆ قیامەتی قازانج بێ بەس ئەو کەسەی کافری دەکەیەوە شایستەی ناو جەهەنەمێ دەکەی بۆیە خوا دەفەرمێ والفتنة و فتنە یعنی خەڵک کافرکردن خەڵک هەڵگەڕاندنەوە لە ئیسلام لە دین ئەکبەڕ من القتل جەریمەکەی تاوانەکەی گەورەتر لە کوشتنێ کە کوشتن تەبەن جەریمەکەی زۆر گەورەیە بەڵام هەڵگەڕاندنەوەی خەڵکی لە دین جەریمەکەی گەورەترە ولا يزالون يقاتلونكم خوا دەفەرمێ بەردەوام ئەوان شەڕ لەگەڵ ئێوە دەکەن حتى يردوكم عن دينكم هەتا هەڵتان دەجێڕنەوە لە ئاینەکەیان ئین استطاعوا ئەگەر بتوانن تەمەن دەتوانن بێگومان نسبەتێک هەر دەتوانن دەتوانن هەندێک خەڵک و لە هەموو سەردەمێکدا هەندێک خەڵک ئیمانی لاوازە جاری وهەیە
بە ترس پەشێمان دەبێتەوە هەیە بە پارە و سەروەت و سامان هەیە بە مەنسەب و بە پلە و پۆست ڕۆژانە خەڵک دەبینین ها تووشی پەشیمان بوونەوە و پاشگەز بوونەوە دەبێت مەرزنێک کابرای ئەعلانی کافریەتی خۆیکە ها بەڵام کە وازت لە مەبدەئی خۆت و لە نەهجی خۆت و لە ڕێبازی خۆت هێنا لە پێناوی دەستکەوتێکی دنیایی با کافریش نەبووبی هەڵگەڕاویەوە لە فیکری خۆت لە مەبدەئی خۆت لە قەناعەتی خۆت بەڕاستی بە مەبدە و فیکر ئینسان بە دوای هەر کەس کەوێ تقریبا نسبەتێک ڕێیتە دەچێت ئینسان ئازادە بەڵام ئەو کەسەی کە ئیرادەی خۆی دەفرۆشێت بە دەستکەوتێکی دنیایی بێگومان ئەو کەسە علامەتی پرسیاری لەسەر ئازادیەکەی و خودی ئینسانیەتەکەشی هەیە وێ دەفەرمێت وەلا یەزالونە یوقاتیلونەکم بەردەوام دەیانەوێت شەڕتان لەگەڵ بکەن حتى يردوكم هەتا ئەو کاتەی هەڵتان دەژێڕنەوە لە ئاینەکەیان ئین استەطاعوا ئەگەر بتوانن تەمان ئەوەش قاعیدەیە ها یاسایە بە هیچ شێوەیەکی ناکرێت ئینسانی ئیماندار لە دنیادا چاوەڕێی ئەوە بێ ژیانی هەمووی خۆشی بێ ها ژیانی هەمووی پێشوازیکردن و ئیستیقبالکردن بێ هەمیشە کە قسەت کرد خەڵک دەستت بۆ بەسینگدەوەنێ و پێش خۆت دەن و ڕێزت لێ بگرن زۆر جار لەوانەیە بگاتە دەرەجەی وەکو پێغەمبەران سلامی خوای لەسەر بێ سوکایەتی پێکردن جنێو پێدان بە شێر زانین بە ساحر زانین و هەتا دەگاتە کوشتن و لە ناوبردنیشت لە پێناوی دیندا لە پێناوی ئیسلامدا دەبێت بەلاتەوە ئاسایی بێ ومن يرتد منكم عن دينه هەر کەسێک هەڵگەڕێتەوە لە ئێوە لە دینەکەی ئەو جار فەیەموت بمرێ وهو کافر لەو کاتەیدا کە دەمرێ کافر بوو بێ یعنی پەشیمان نەبوو بێتەوە واضحە ومن يرتد هەر کەس منكم لە ئێوە لە ئاینەکەی یعنی پێشتر بوو بێتە مسلمان دواتر لە مسلمانەتیەکەی خۆی پاشگەز ببێتەوە ئەو جار بە پاشگەز بوویەوەی فەیەموت مرد وهو کافر ها تأکید دەکاتەوە لە کاتی مردنەکەشیدا هەر کافر بێ فریای تەوبەکردن و پەشیمان بوونەوە نەکەوێ ئولائیکە فەئولائیکە ئەو کەسانە حەبیطەت ئەعمالوهم هەڵوەشاوەتەوە هەرچی کار و کردەوەیان هەیە بۆیە نەتیجە و عاقبەت زۆر گرنگە ها بۆیە ئینسان هەمیشە دەبێت خەمی عاقبەتی بێ ها ئەو چرکانە کە ئینسان لە ژیان دەردەچێت چۆن لە ژیان دەردەچێت هەر کەسێک سەردەمێک مسلمان بوو بێ ئەگەر بەقەدەر دنیاش عمل و کردەوەی ساڵحی هەبوو بن بەڵام نەتیجەکەی هەڵگەڕانەوە بوو بێ لە دین و بەبێ ئیمانی ڕوحی لێستێنرا بێتەوە ئەوە هەرچی کردەوەی هەیەی هەرچی چاکەی هەی بووە حەبیطەت عەمەلوهو هەرچی کردەوەی هەیە هەڵوەشاوەتەوە فی الدنیا لە دنیاش لە قیامەتیش لە دنیا یعنی حسابی مسلمانانی بۆ ناکرێ نوێژی لەسەر ناکەی کفنی ناکەی نابێ ببرێتە مەقبەرەی مسلمانان و هیچ کەسێکی مسلمانیش بۆی نییە دوعای بۆ بکات و بۆی بپارێتەوە ئەگەر بزانی بە کافری مردووە و هەتا میراد لە کەسی ئیماندار نابە و کەسی ئیماندار یعنی لە هەموو حکومە دنیایەکان بێبەش دەبێت بە مسلمان حساب ناکرێت وەلئاخیرە و لە قیامەتیشدا هیچ کار و کردەوەیەکی بە کەڵک نایە ئەدی ئەگەر کەسێک بەڵێ بەڵێ نەخێری کەس نابە ئەدی ئەگەر کەسێک ئەو کەسە حکمی چی عەفو ئەگەر کەسێک بە نمونە مسلمانە وایە دواتر تووشی مولحیدی و بێدینی دەبێ هەر لە دنیادا دەبێتەوە مسلمان ئەو کار و کردەوانەی پێشتر کردوونی ئایا لە دەستی چوون یا بۆی دێنەوە جارێکی دیکە ئەوە هیچ بۆ هەموو کەسێک وایە بەڵام کەسێک بە نمونە 20 ساڵ مسلمان بووە بە نمونە 5 ساڵی دەبێتە کەسێکی مولحید و بێدین دواتر لە نەتیجەدا تەوبە دەکات و پەشیمان دەبێتەوە بەڵێ تاوان خلافێکی تێدایە هێندێک لە عولەما دەفەرمون ئەگەر ئیمانی هێنایەوە پێشمردنێ هەموو عەمەلە ساڵحەکانی بۆ دەگەڕێندرێنەوە ئەوەش لەگەڵ فەضلی خوای پەروەردگار دەگونجێ بەهۆی تەوبەیەوە و هێندێکیش دەفەرمون سەر لە نوێ تەبان دەبێ ئەدی ئەو عیبادەتانەی لە سەردەمی بێدینیدا نەیکردوون دەبێ بیان کاتەوە یان نەیان کاتەوە ناخر لە نەک پێی بڵێ و پێی مەڵێ نا ئەو شتێکی دیکەیە یعنی لەسەر نیە لەسەری نین یا لەگەڵ تەمان ئێستا کەسێک کافر بێ بۆ معلوماتان کەسێک کافر بێ بە نمونە ئەو ڕۆژەی دەبێتە مسلمان تەمان واجب نییە لەسەری وایە هیچ کردەوەیەکی ڕابردوو قەرە بۆ بکاتەوە بەس بۆ کەسێک فترەیەک مسلمان بووە دواتر هەڵگەڕاوەتەوە ئەو جار دەبێتەوە مسلمان
طبعا هەر بەڵ بێگومان ڕێی جیاوازی لەسرە بەڵام ئەسڵ ئەوەیە کە کەسەکە کافر بوو بێت تەوان دەگەڕێتەوە سەر تەوبەکەی و نیسبەتی ئەو کردەوە چاکانەی کە نەیکردوونە بەڕاستی ئەگەر نوێژەکانی و ڕۆژوەکانی واجباتەکانی هێندە زۆر نەبن بتوانێت قەرەبوویان کاتەوە بیان ژێڕێتەوە بێگومان بیان کاتەوە باشترە و چاکترە و ئەگەر لە توانایدا نەبوون تەوبەیەکی نەسوحکە تەوبەی نەسوح طبعا ڕابردووی ئینسانی دەسترێتەوە و خاوێنی دەکاتەوە جا دەفەرمێت ومن يرتد منكم عن دينه فيمت وهو كافر هەر کەسێک هەڵگەڕێتەوە لە ئێوە لە دینەکەی و مرد ئەو جار بە کافری بمرێ فأولئك حبطت أعمالهم في الدنيا والآخرة أو کردەوەکانی هەڵوەشاونەتەوە لە دنیا و لە دوا ڕۆژدا وأولئك أصحاب النار ئەو کەسانە هاوڕێی ئاگریشن ئەوە قسەی تێدانێت دەستنە ئاگر چونکە بە کافری مردووە ئەو جارێ هەر ڕۆژێکیش لە ئاگریدا نابێ هم فيها ئەوان لەناو ئاگرەکەشدا بە نەمری و بە هەتاهەتایی دەمێننەوە چونکە بە کافری چۆتەن دەرێ لە دنیاە ئاەتەکە ئەگەر سیرکەینەوە يسألونك عن الشهر الحرام بەس معنای کەلیمەکان پرسیارت لێ دەکەن سەبارەت بە مانگە قەدەغەکراوەکان شەڕکردن تێیدا قل قتال فيه كبير پێیان بڵێ شەڕکردن لە مانگە قەدەغەکراوەکاندا کەبیر گوناهێکی گەورەیە وصد عن سبيل الله ڕێگریکردن لەوەی خەڵک بێتە ناو دینی خوا وكفر به بێباوەڕبوون بەخوا والمسجد الحرام بێباوەڕبوون بە مزگەوتی حرام و ڕێزنەگرتن لە مزگەوتی حرام وإخراج أهله منه دەرکردنی خەڵکی مەکە لە مەکە ئەکبەڕ عند الله گەورەترە تاوانەکەی لای خوا لە شەڕکردن لە مانگە قەدەغەکراوەکان والفتنة أكبر من القتل هەمیشە فتنەی پەشیمانکردنەوەی خەڵکی لە دین گەورەترە تاوانەکەی لە خەڵک کوشتنێ ولا يزالون يقاتلونكم بردوام كافركان شر لقل ايوه دكن حتى يردوكم عن دينكم هتا ايوه هل دجرنا والذينكتان اگر بتوانن كبابي قماني قد ناتوانن ها هم خلقي هر باش قسكنوا بلام بنسبي وبرجعي دتوانن ايماني خلقي لاواز كان ضعيف كان يا هندق الانسان كان هل جرنوا ومن يرتد منكم عن دينه جاء قادار بن هر كسك هل قريت ولا ايه ولا دينكي فيمت أو جار مرد وهو كافر لكاتب مرندا بباور بو فأولئك حبطت أعمالهم في الدنيا والآخرة أوانا هل دوشت وكار وكرد وكانيان للدنيا شو لقيامتش للدنيا ولقيامت حساب مسلمانيان بوناكري وحكم مسلمانتيان بسر دا جيبجي ناكري وأولئك أصحاب النار أوانا هاوريو برادري آقريشن هم فيها خالدون أوان لآقريش دا دمنو بنمري ئەدی إن الذين آمنوا بێگومان ئەو کەسانێک کە ئیمانیان هێناوە ئەوە یەک ئیماندارن والذين هاجروا ئەوانەی کە کۆچیشیان کردووە ها ئیمان بەتەنێنا ئیمانیان هێناوە وهاجروا جا هاجروا کاتی خۆی لەگەڵ ئەو ئیماندارانەی بووە کە لە مەکەی بوون وەکو چۆن واجب بوو لەسەریان ئیمان بێنن واجب بوو لەسەریشیان بۆ پاراستنی ئیمانەکان مەکە بەجێ بێڵن ها چونکە لە مەکەی ئیمانیان عقیدەیان لە مەترسیدا بوو طبعا ئێستا شەروایە ئینسان لە هەر جێگایەک و لە هەر شوێنێک ئیمانت عمل و کردەوەی ساڵحەت کەوتە ژێر پرسیار و نەتوانی جێبەجێیکەی یا دەبێ گۆڕانکاری لە شوێنی خۆ دروستکەی یا دەبێ شوێنەکەی بەجێ بێڵیکە هیچت پێ نەکرا وجاهدوا في سبيل الله هەر ئەوەندەش نا تێش کۆشاون لە پێناوی خوا إن الذين آمنوا ئەوانەی کە ئیماندارن والذين هاجروا ئەوانەی کۆچیان کردجا ئەگەر کەسێک بڵێ خۆی مە خەڵکی مەکەی نین تا لە مەکەی ڕابچینە مەدینە اینجا ئێستا کۆچکردنی شەر نەماوە تەوان ئێستا خەڵکی مەکەی بۆیان نەبستنە مەدینەی وەکو هیجرە چونکە مەکەش وڵاتی مسلمانانە کەعبەی مسلمانانە وایە کات خۆی وابوو ئێستا دەکرێت بڵێن والذين هاجروا بەچی جێبەجێ دەبێت بەوە جێبەجێ دەبێت ئینسان ئامادە بێ ڕوحیەن لە دەروونەوە لە پێناوی دین و مەبدەەکەیدا قوربانی بدە ها جا قوربانیەکە ئەگەر پێویستی بە بەجێهێشتنی شخصێک بوو جاری وایە کەسێک بوو شارێک بوو وڵاتێک بوو وجاهدوا في سبيل الله پاشان تێکۆشایی و هەوڵیشتدا بۆ سەرخستنی دینی خوا بە هەر چێک کە پێت دەکرێت ئولائیکە ئەو کەسانەی ئەو سێ سیفەتانەیان تێدانەها ئەو سێ سیفەتانە ئیماندارن کۆچ دەکەن یا ئامادەن کۆچکەن تێدەکەوتن لە پێناوی خوادا ئەوانە یەرجوونە ڕەحمەت الله یەرجوون یعنی ئومێدیان بە بەدەستهێنانی ڕەزامەندی خوا هەیە ئەوان داوای بەدەستهێنانی ڕەحمەت و ڕەزامەندی خوا دەکەن چونکە خوای گەورە
لە قیامەتێ تەبەن ئێمە پێویستمان بەوە هەیە خوا بەڕەحم مامەڵەمان لەگەڵ بکە وایە بە سیفەتی فەضل مامەڵەمان لەگەڵ بکە نەک بە سیفەتی عەدل ها خوای گەورە بە سیفەتی عەدل مامەڵە لەگەڵ هەر کەسێکمان بکە کەسمان دەرناچێت وایە بۆیە کەسێک ئیماندار بێ هەمیشە ئومێدی بە ڕەحمی خوایە نەک بەکردەوەکانی خۆی تووشی عوجب بوو لە خۆبایە بوون بێ پێی وا بێ خوای گەورە قەرزداری بۆی کە دوو نوێژی بۆ کردوون یا دوو ڕۆژی بۆ کردوون ئینسان هەتا ئیماندارتر بێ ئومێدی بە ڕەحمەتی خوای گەورە زۆرترە ئولائیکە یەرجونە ڕەحمەت الله ئەوانە داوای ڕەحمەت و میهرەبانی خوا دەکەن دڵیان خۆشە حەزیان لە ڕەحمەت و میهرەبانی خوایە چاوەڕوانی ڕەحمەتی خوان والله غەفور ڕەحیم خوای گەورە لێ خۆش بوو بەبەزەیش پاشان دەفەرمێ یەسئەلونەکە عن الخەمر والمەیسر پرسیارت لێ دەکەن ئەی محەممەد صلی الله عليه وسلم سەبارەت بە خەمر یعنی مەشروب خواردنەوەی سەرخۆشکەر بە هەر هەمووی دەگوترێ خەمر هەرچی ئینسان بیخوات و بیخواتەوە عەقڵت لەسەر خۆی لابە والمەیسر و سەبارەت بە قومار کە خەمر عەقڵت لا دەبا و قومار ماڵت لا دەبا ها بە زۆری چونکە ئەو کەسەی قوماری دەکات هەندێک جار دەیباتەوە وایە هەندێک جار پارەی دەست دەکەوێت بەڵام کەم وایە قەناعەتکە ها چونکە زۆری بە ئاسانی دەست دەکەوێت دەڵێ بازارێک چێش خۆ تاقیکەمەوە کە خۆی تاقی کردەوە نەتیجەکەی ئیفلاسیە جا دەفەرمێ پرسیارت لێ دەکەن ئەی محەممەد صلی الله عليه وسلم سەبارەت بە خەمر یعنی مادە سەرخۆشکەرەکان عارق مەشروبات و مەشروبات طبعا یعنی خواردنەوە بەڵام یعنی خواردنەوەی سەرخۆشکەر والمەیسر و هەروەها قوماریش قل پێیان بڵێ فيهما إثم كبير فيهما يعني لە خواردنەوەی شەراب و وە لە کردنی قوماردا ئیثم کەبیر تاوانێکی گەورە هەیە وایە ومەنافع للناس وە کۆمەڵی قازانج و سوودیشی تێدا بۆ خەڵکی ها وایە عارەق و قومار گوناهێکی گەورن زیانێکی گەورەیان هەیە لە ڕووی جەستەییەوە لە ڕووی ئیمانیەوە و هەروەها بەڵام لەگەڵ زەرەرەکەی و لەگەڵ تاوانەکەش کۆمەڵێک منفعەت و قازانجی دنیایشی تێدان بۆ خەڵکی وایە وەرە ئەوانەی کە معاملەی قوماری دەکەن بزانە بازاڕەکەیان چەند گەرمترە لەوانەی کە شتی حەڵاڵ دەکەن و دەفرۆسن وانە ئەو کەسەی کە قوماری دەکات بەڵێ هەندێک کەس دەیدۆڕێنێ بەڵام ئەو کەسەی دەیباتەوە جاری وایە بە یەک چرکەی کەسەکە بە دەفتەر پارەی دەباتەوە قازانجی کردووە لە ڕوو دنیایەوە یانەی کردووە بۆیە کە دەڵێ سوودی تێدا یعنی کۆمەڵێک سوودی دنیای تێدان بۆ خەڵکی بەڵام و ئیثمهما ئەکبەر من نەفعهما ئیثمەکەیان تاوانەکەیان زەرەرەکەیان گەورەترە لە قازانجەکەیان وایە بۆیە ئینسانێک کە زۆر ئیماندار بێ ها کە زۆر عەقڵ بێ هەمیشە کە دوو ئیشی هاتنە پێشێ وایە ئەگەر چاک و چاکتر بوو کامیان دەکا چاکتر ئەدیگە خراپ و خراپتر ناچار بوو یەکێکی هەر بکەی ها خراپەکەی دەکەی ها خراپترەکەی ناکەی قومار و ئەوە عارەق خواردنەوە زەرەریشی هەیە قازانجیشی هەیە زەرەرەکەی بۆ قیامەتەیە قازانجەکەی بۆ دنیاە ئینسانێک عەقڵ بێ حسابی کامیان دەکا بێگومان حسابی قیامەتێ دەکا بەڵام کەسێک ئیمانی بە قیامەتێ نەبێ بێگومان بۆ دنیا دەژی حسابی دنیاە دەکا بۆیە دەفەرمێت ئەوە تا ئێرە تەمان عارەق ئەگەر ئەو ئاەتە تاکە ئاەت بایە لە قورئانێ باسی عارەقی کرد بە باسی قوماری کرد بە تەوان بەڵگە نەبوو لەسەرەوەی کە عارەق حرامە ها وایە ئەگەر یەکێک تەنها ئەو ئاەتەی بیست بێ ها یا تەنها ئەو ئاەتەی بەتەنێ تەفسیرکە قەناعەت دەکا بەوەی کە عارەق خواردنەوە مادە سەرخۆشکەرەکان حرامن یا هەر زیانیان هەیە دەکرێت نەیخۆی چاکترە بەڵام ئەگە خواردیشە تەیسر لێ نایە چونکە ئاەکە دەڵێ وایە طبعا ئاەت بۆ معلوماتان ئەو یاسایەمان ئاگا لێ بێ ئیسلام بۆچی هاتووە بۆ ئینسان وایە و لەگەڵ عەقڵی ئینسانەکانیش دامامەڵە دەکا کاتی خۆی کە ئیسلام هاتووە پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتووە خەڵکی دوورگەی عەرەبی هەر هەمویان مدمن زۆرینە طبعا هەموونا زۆرینیان مدمین بوون بە عارەقی وازحە زۆرینەی سەحابە ها لە سەرەتای ئیسلامەتیدا عارەقیان خواردوتەوە ها سەرخۆش بوون طبعا ئەگەر ئاەتی سوورەتی مائیدە ئەوەی کە دەفەرمێت یا ئەیها الذین آمنوا إنما الخمر والميسر والأنصاب والأزلام رجس من عمل الشيطان فاجتنبوه ئەگەر ئەو ئاەتە یەکەم ئاەت بایە هاتپایە خوارە لەسەر عارەقێ زۆرینەی سەحابە لەگەڵ هاتنە خوارەوەی ئاەتەکەی کافر دەبوونەوە بۆ معلوماتان چونکە نەیان دەتوانی یەکسەر لە عارەق خواردنەوەکەی دوورکەونەوە
بەڵام خوا ناخوا لەگەڵ فیترەتی ئینساندا لەگەڵ سروشتی ئینساندا دەدوێت بۆیە بە چوار قۆناغ تەمان خوای گەورە عارەقی حرام کردووە لە سوورەتی نەحلدا خوای گەورە تەنها بە ئیشارەت دەفەرمێت ومن ثمرات النخيل والأعناب تتخذون منه سكرا ورزقا حسنا ها دەفەرمێت لە بەرهەمی لە بەروبوومی خورما و ترێ خەڵک مادەی سەرخۆشکەریش دروست دەکا و ڕزقی خاوێن و پاکیش دروست دەکات دواتر ئاەتەکە هانی ئیمانداران دەدا دەفەرمێت ڕزقە پاک و خاوێنەکەی بەکار بێنن بەڵام ئەوەی کە سەرخۆشکەرە تەنها ئیشارەت ها زۆرێک لە سەحابە بەس بەو ئیشارەتەی تەمەنە ئەو سوورەتەی نەحل سوورەتێکی مەکیە ها هەر لە مەکەی هاتوتە خوارێ زۆرێک لە سەحابە هەر بەو ئاەتەی وازیان لە ئەوانەی کە ئیمانیان بە قووەت و فەهم و تێگەیشتنیان زۆر بووە هەر بەو ئاەتەی وازیان هێناوە حاڵین دواتر ئەو ئاەتە هاتوتە خوارێ قۆناغی دووەم ها ئەوە قۆناغی دووەمە بەو ئاەتەش مەزموعەیەکی دیکە لە سەحابە وازیان هێنا بەڵام هەر هەبوو دواتر کە مسلمانان چوونە مەدینەی تەبان جارێک عەبدوڕەحمانی کوڕی عەوفە داعوەتی مەزموعەیەک سەحابەی کردووە خۆیەتی یان یەکێچکێ ئیمامەتی دەکا قل یا ئەیها الکافرونەی دەخوێنێت دەڵێ قل یا ئەیها الکافرون لە زیاتر بڵێ لا ئەعبود ئەعبود ما تعبدون ئەعبود طبعا ئەعبود ما تعبدون شیرکە ها ئاوا حاڵین لێ کە گوێیان لێ دەبێت و طبعا دەزانن لەبەر عارەق خواردنەوەکەی کە دوای داعوەتی عارەقیان خواردوتەوە هۆشی لە ئەوەکەی نەبووە تەمەنا و دوعا دەکەن کە لە فەرمون ئیمامی عومەرە تەمەنای کردووە خوای گەورە ئاەتێکی دیکە دەنێرێتە خوارێ دەفەرمێت ئەی ئیماندارینە نزیکی عارەق خواردنەوە مەکەون ئەو کاتەی کە وەختی نوێژەیە یا بەسەرخۆشی نوێژێ مەکەن بۆیە تەمان ئەو جار مسلمانان وەختی نوێژەکان نیان دەخواردەوە تەمان نێوڕۆنیان دەخواردەوە چونکە خواردبیانەوە بۆ عەسر بە خۆش خۆ نەداهاتنەوە عەسر و مەغریب لێک نزیک بوون مەغریب و عیشا لێک نزیک بوون تەنها کاتێک مابوویەوە عارەقی تێدا بخۆنەوە شەو وازەحە دوای ئاخر ئاەت جارێکی دیکە تەمان دوو سەحابە سەرخۆش بوون تەبعاً لەسەر شتێکی زۆر بەسیط دەبێتە شەڕە نەعلیان لەبەرەوەی هۆشیان لەسەر خۆیان یەکیان قسە بە پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم یەکێک بەرگری لە پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم لەو کاتی خوای گەورە ئاەتی نیهایی دێنێتە خوارێ کە ئاەتی ئاخر کەلیمە دەفەرمێت فهل ئەنتم منتهون ئێوە ئێستا واز نایەنن خەڵکی تەبعاً هەرچی ئیماندارە ڕەک عارەقەکانی شوش عارەقەکانی شکاندون ها ئەوانەی کە ڕیواتی فەرمودەکان دەڵێن کۆڵانەکانی مەدینەی عارەقی پێدا ڕۆیشتووە دوای ئەو کاتە هیچ نەک هیچ کەسێکی مسلمان تەمەن زۆر جاریش مسلمان هەر توش بوون مەرزنی ئەوەی عارەقی خواردەوە ئەگەر بە حەڵاڵی نەزانێت کافر بێ بەڵام ئیمانداری ڕاستەقینە تخونی عارەق خواردنەوەی ناکەوێتەوە بەڵام ئەگەر یەکەم جار بۆ کەسێکی شا ئێستا عارەق خۆرە بنمونە بیەوێ واز بێنێ مەرزە ئیلا ڕۆژی یەکەم هەرچی شوشە و بیرەی هەیە هەمووی فرەدا دەکرێت تەدەڕوج بەکاربێنێ ها هەر گوناهێکی دیکەش ئینسان تووشی بووە دەکرێت بە تەدەڕوج ئینسان لە تاوانەکان و لە گوناهەکان دوورکەوێتەوە مرد خوا ئاگای لە دڵەکەی تێخوای گەورە بەپێی مادام لە ڕێگای تەوبەیدایە لە ڕێگای پەشیمان بوونەوەیدایە خوای گەورە ڕەحمی زۆرترە هەمیشە فەضلی زۆرترە وایە ئەو پیاوەی کە بیستوتەوەی 99 کەسەکەی کوشتووە و دواتر دەمرێ ئاخری بەسی ئەوەکەی محکەمەکەی دەکەن بە پێوانەی شوێنەکانی ئێستا خواگای لە دڵی تۆیە ها ئەگەر بڕیاری یەکجاری بێ فعلا فریانە کەوتبی خۆی گەورە بڕیارەکەت بۆ حساب دەکەن يسألونك عن الخمر والميسر پرسیار لێ دەکەن سەبارەت بە مادە سەرخۆشکەرەکان و قمار قل فيهما إثم كبير پێیان بڵێ لە خواردنەوەی عارەق و کردنی قماردا تاوانی گەورە هەیە ومنافع للناس کۆمەڵێک سوود و کەڵک و قازانجیشی تێدایە بۆ خەڵکی بەڵام وإثمهما أكبر من نفعهما زیانەکەیان گەورەترە لە قازانجەکەی ويسألونك ماذا ينفقون پرسیارێکی دیکەت لێ دەکەن ئەی محەممەد صلی الله عليه وسلم دەڵێن چ ببەخشین چەندمان هەبێ بەخشین چەندەمان هەبێ لەسەرمان واجبە ببەخشین قل العفو پێیان بڵێ ئەوەی لە خۆت زیادە وایە زۆر جار لە حەدی لە باسمان کردووە ئەگەر بۆ خۆت پێویستت بە شتێکە خۆت لە هەموو کەس لە پێشتری چاکە لەگەڵ خۆت شتێک لە خۆت زیاد بوو ئەو جار لە نزیکەکانتەوە دەست پێ بکە وایە ئەوانەی نەفەقەیان لەسەر تۆیە ئەو جار داک و بابت منداڵەکانی خۆت خوشک و برا خزم و نزیک و ئەوانە ويسألونك ماذا ينفقون پرسیار لێ دەکەن ئەی محەممەد صلی الله عليه وسلم چ ببەخشن یا چەندەمان هەبێ ببەخشین قل العفو پێیان بڵێ ئەو ماڵی کە لە خۆت زیادە لێت زیادە تەمان لەوانەیە ئینسان بڵێ جا
بۆ زیادەی بەیانی چی بکەم دوو بەیانی چی بکەم ینی لە ضروریاتی حیات و ژیانە زیادە ها دەنا بە عەقڵی ئینسانی بێ لەوانەیە هەرچەندی هەر پێت کەم بێ وانە بەڵام معنای نییە تو ئێستا ئەگەر بە نمونە جەمێنی ڕۆێ بە نمونە تێرت هەبێ وایە تێرت خوارد بێ یەکێکی دیکە مەسەلەن نەیبێ بخوات و نابێ ئەوەی ئێوارێ بخۆت هەڵگری وایە مەفروض ئەوەی ئێوارێک کە نەهاتوە ئێستا بیدەی بەوی وانە جلێک بۆ ئەمڕۆ لەبەرتە ئەگەر بۆ بەیانیش پێویستت پێی بێ بەڵام مالەم ئەوڕۆ پێویستت پێی نییە لە شتی ضروریاتی حیاتدا ئەو لە قتەیە کە تێیدای ها ئەگەر کەسێکی هاوشێوەی خۆت پێویست بوو دەبێ بیدەیە ئەو جار کەذالکە ئەو لە قتەی تەماشاکانی یوبەین الله لەکم الآیات بەم شێوەیە ڕوون دەکاتەوە خوای گەورە بۆ ئێوە بەڵگە و نیشانەکانی خۆی بەڵام بۆچی هەر بەم شێوەیە یوبەین الله لەکم ئایاتی ڕوون دەکاتەوە بۆ ئێوە بەڵگە و نیشانەکان لعلكم تتفكرون في الدنيا والآخرة ها دوو کەلیمە لەو دێوینەها لە لاپەڕەکەی دیکەنە تەفسیرەکەی لەگەڵ ئێرەدایە ها بە ئومێدی ئێوەی ئێوە بیر بکەنەوە بەڵام لە مەسلحەتی لێک کاتێدا دنیا و قیامەتان بەیەکەوە ها بەس دنیانا و مەسەن کابرای عارەق فرۆش و عارەق خۆر ئەگەر بەس بیر لە دنیاە بکاتەوە عارەقخۆری و عارەق فرۆشی هیچ خراپەیەکی تێدا نیە وایە بەس کە قیامەتت هێنایە گەڵێ وایە مەسەن نەخۆش دەبی ئەگەر هەر بیر لە لای دنیاە بی قازانت کردو یا زەرەرت کردووە زەرەرت کردووە فەقیر دەبی ئەگەر بەس بیر لە دنیاە بکەیەوە زەرەرت کردووە مصیبەت و بەڵات بەسەردێ ئەگەر بەس بیر لە دنیاە بکەیەوە کەسێکت لە دەستداوە ئەوەی مادە و پارەی لە دەست دەچێت تەمان ئەگەر بەس بیر لە دنیاە بکاتەوە زەرەری کردووە بەڵام هەر کارێکت بۆ دێتە پێشتێ خوای گەورە باسی هەر شتێکت بۆ دەکا دەبێ لعلكم تتفكرون بە ئومێدی ئێوەی ئێوە تێبفکردن و بیر بکەنەوە بۆ مەسلحەتی دنیاتان و بۆ مەسلحەتی قیامەتیشتان صلی الله علیه و سیدنا محمد